بەڵێ لەم تۆڕەدا ئاماژە بە سوودوەرگرتن لە وەزەی خۆرەکەین بۆ بەرهمێنانی کارەبا بۆ مەبەستە و گفتوگۆی زیاتر بە میوانداری کاک فەریدون فەرەج ئەندازیاری کارەبا بەخێر بێ کاک فەریدون. سپاس بۆ ئامادەبوون. مەرزام ئەم سیستەمە لە سەرەتایە چۆن کار دەکات؟ پێشکی بەناوی خوا سپاسانەکەم، سپاس بۆ میوانداریە. سیستمی وزەی خۆر بە چەند شێوەیەک سوودی لە ئەبینرێت. ئێمە ئەوەی کە ئێستا باسی یەکەین ئەگەر هەڵا نابم ئێوە کە متتەبان کردووە سەبارەت بە چۆن سوود لە وزەی خۆر بۆ وەرگرین بۆ کارەبا. سەبارەت بە سوودوەرگرتن لە وزەی خۆر بۆ کارەبا ئێمە سیستمێکمان هەیە پێی ئەوترێت سیستمی وزەی خۆر بۆ کارەبا لە چەند بەشێک پێیگێت. سێ بەشی سەرەکیە. بەشێکیان پێی ئەوترێ پەناڵ کە ئەوە ڕاستەوخۆ تیشی خۆرەکە ئەگوازێتەوە بۆ کارەبا. بەشێکی تریان ئینڤێتەری پێ ئەوترێت ئەو کارەبایی کە دەستمانەکەوێت لە پەناڵەکان تەحویلەکە بۆ کارەبای ماڵان. بەشێکی تر هەیە ئەگەر ئێمە بمانێ ئەو وزەی خۆرە خەزن بکەین ئەویش باتریە. کاتە سێ بەشی سەرەکیمان هەیە لە وزەی. بەڵێ ئەی کەمە ئاماژەی پێکەین سۆلار خۆی سۆلار چۆن ئەم سیستەمە کار دەکات لە هەرمی کوردستان تا چەند بەتەنگ ئەم جۆرە سیستەم و پرۆژەیەوەن. ئەوەی کە من ئاگادارم ینی مقارنەتەن بە چەند ساڵی پێشوو ئێستا زۆر بەرەو پێش چوونێکی باشی کردووە هەم لەسەر ئاستی حکوومەت هەم لەسەر ئاستی هاوڵاتیان بەڕاستی هەم لە بازارەکانی شاگەر ببینین دیارە کە پێشتر لەواتێت زۆر زەحمەت بووە ئەگەر کەسێک بیویستە پەناڵێ بکڕێ بۆ ماڵی خۆی بۆیە لە دەرەوە داوای کردە بەڵام ئێستا بچیتە هەر شوێنێک زۆربەی شوێنەکان پەناڵ هەیە بۆ فرۆشتنەوە توانی بەدەستی بێنیت. بەڵێ سۆلار خۆی لە ڕێگەی تشکی خۆرەوە بەکارهێنرێت و سوودی لە وەرەگرێت لە ڕێگەی وزەی خۆر و گەرمیەکەوێت یاخود تەنها لە ڕێگەی ڕووناکیەوەی خۆرەوەیە. تەواو پرسیارە زۆر بەماواتی یەگەین ئێمە وزەی خۆرەکە بەهۆی گەرمیەکەوە ئێمە توانین ئیسفادەکەین بەڵام لە ڕاستیە ئەوەی کە ئێمە بۆ کارەبا ئیسفادی لێکەین پەناڵەکان لە ڕێگەی ڕووناکی خۆرەوانە تەحویل ئەبێ بۆ کارەبا. بەڵێ لە ڕێگەی ڕووناکیەکەوەیە لە ڕێگەی ڕووناکی واتە ئەتوانرێت لە وەرزی زستان بێت یاخود خۆر بوونی نەبێ یان کەمترە لە وەرزیستانی وەرزەکانی تر ئەتوانرێت سوود لەم سۆلار وەربگیرە بەپی ڕێژەی خۆرەکە چەندێک ئێمە بتوانین خۆر هەبێت بەڵێ ئەتوانرێت یعنی کە ڕووناکی خۆر هەبێت ئەتوانی ئیسفادە لەو پەناڵانە بکەین بۆ بەدەستێنانی کارەبا. واتە ڕەوشی کەش و هەوا هیچ بە کێشەیەک داناندرێت و یا مەترسی بکێتە سەر ئەم سیستەمە لە حاڵەتێکە ئەگەر هەورەکە چڕ بێت ئەو ڕێژەیە کەمەکاتەوە چکە ڕووناکی خۆرەکە کەمتر لە پەناڵەکانە ئەگەر هەور هەبێت. بەڵێ ئەی تەمەنی سۆلار تا چەندە ئێمە بیستمانە کە باز دەکرێت ئەم سیستەمە بۆنە 20 ساڵ 25 ساڵ 30 ساڵ زمانی هەیە ئەمە تا چەند دروستە؟ ئەوە ئەکەوێتەوە سەر ئەو شەریکاتانی کە دروستیەکەن عادەتەن ئێمە کە شتەکڕین لە هەر شەریکەیەک بەپی کوالیتی ستاندەردی ئەو شەریکەیە خۆی ئەتوانێت زەمانی بکات. ئێتر ئەوەی کە ستاندەردە بەس پەناڵەکان بەتەنیا بە عام تا 25 ساڵیش لەواچێ بتوانێت سوودی لەوە بشیرێت بەپی ڕەوشی شوێنەکەی کە تیادا ئەندرێت. مەبەست لە ڕەوشی ئەو شوێنە و باری جوگرافی بەگرنگ دادرێ ڕوبەرەکەی چەند بێت یاخود هەر ماڵێک خواستیان لەسەری هەبێ ئەتوانن بەکاری بێنن. لە ڕاستیدا هەموو کەسێک ئەتوانێت بەکاری بێنێت لە مەساحی بچووکەوە هەیە یعنی ئەتوانین بڵێن لە پەناڵەکانەوەی کە پەناڵی گەورە باسکن بچووکیش هەیە لە مەساحی مەتر مربعەوە هەتاکو 100 مەتر یان چەندێک مەساحەتە بێت توانی بەکاری بێنیت چەندێک مەساحەکە زیاتر بێت زیاتر کارەبا بەدەستێنیت. بەڵێ ئەم سیستەمە باسمان کرد لە ڕێگەی ڕووناکی تیشکی خۆرەوەیە تەنها ئەم ڕووناکی وەرەگرێت و کار ئەکات یاخود پێداویستی تریشی هەیە ئەگەر بێت ئەم سیستەمە بەکار بخرێت. ئەگەر ئەو سیستەمەتە بێت تەنها پەناڵەکان ناتوانین ئیسفادی لێ بکەین چکە بۆ پەناڵەکان تەنها ئیشی ئەوەیە ڕاستەوخۆ وزەی کارەباکە وزەی ڕووناکی خۆرەکە تەحویلەکە بۆ کارەبا بەڵام ئەو کارەبایمە ناتوانین ڕاستەوخۆ ئیسفادی لێ بکەین ئەبێت بە چەند مەرحەلەیە کا بڕوات. یەکێک لەو مەرحەلانی کە پێی ئەڕوات ڕێخستنی ئەو ڤۆڵتەیە کە ئێمە دەستمانەکەوێت چکە ئەو پەناڵانە ڤۆڵتیەکمان بەدەستەخەن ڤۆڵتیەکە ئەو ڤۆڵتیەنیە کە ئێمە لە ماڵانە بەکاری ئەهێنی بە چەند قۆناغێکە هەر خۆی ئەو ڤۆڵتیکە دەستمانەکەوێت دیسیە ئێمە ئەیسیە قیمەتی ڤۆڵتیەکە لای ئێمە 220 ڤۆڵتی ئەیسیە لەوێ کە پێیا ئەبێت بەپی ئەو پەناڵانە جیاوازە اینجا شێوازی ڕەبتەکانی بەڵام چەند ئامێرێکمان هەیە یەکەم ئامێر ئێمە ڤۆڵتێ دیسیەکەکە بە 12 ڤۆڵت دوای ئەوە ئێمە ئامێریکی ترمانێکە ئینڤێتەرە لە ئینڤێتەرەکەی ئەو ڤۆڵتیە دیسیە بۆمان ڕێگە خاتەوە ئیکا بە کارەبای ماڵان کە ئیکا بە 220 ڤۆڵتی ئەیسی جگەلەوەی کە لە ناو ئینڤێتەرە چەندین ئامێری تر هەیە بەڵام سەرەکیەکانی ئەوانە
ئەو ئامێرانەی ترکە لەناو ئەم سیستەمە ئیشەکان چین یانی پێکهاتەکانی چییە چۆن یەکێک لەو ئامێرانی ترکە ئێمە ئیسفادی لە یەکین مەسلەی ئەوەیە کە چۆن بتوانیت تۆ ئەم ئینڤێتەرە تێ بەپێ حەجمت هێتە بۆ نمونە تۆ ئینڤێتەرێک تێ بۆت با بڵێن بۆ 10 ئەمپێر بەکاری هێنیت فەرقی هەیە لەگەڵ ئینڤێتەرێکا کە بۆ 100 ئەمپێر یان بۆ نمونە تۆ ئەگەر ئینڤێتەرەکەت تووشی شۆرتی کارەبایی و خۆی بتوانێت ئۆتۆماتیکی بکوژێتەوە و نەگەڕێتەوە بۆ ماڵەکە بۆ بەرزی نزمی کارەبا یان خۆت تۆ ئەگەر لۆدێکی زۆر زیاتر لە خۆت بەکاربێنی ئەویش هەر پرۆتێکشنێکی هەیە ڕێگری ئەکا بۆ ئەوی نەگەڕێتەوە ئەو لۆدە تەسیر کاتە سەر سیستمەکە. ویستم لە دوایە بەمە سەر مەترسیەکانی بەڵام مادەم بەخسەکاندا ئاماژە بە شۆتی کارەبا کرد کاتە مەترسیەکانی ئەم سیستەمە لە چیدا خۆی دەگرێتەوە؟ خۆر ڕاستی هیچ مەترسیەکی نییە وەکو مەترسی زۆر سالمە بەڵام شێوازی دانانەکەی جاری وا هەیە ئەگەر کەسێکی شارەزادای نەنێت احتیمالێ وایەرەکان بە باشی ڕەب نەکرێت چکە ئەویش هەر کۆنێکتەری خۆی تایبەت بەخۆی هەیە شێوازی بەستنی تایبەت بەخۆی هەیە ئەو جۆزانی کە بووی بەکاری هێنرێت تایبەت بەخۆیە یعنی زۆر شت هەیە کە ئەبێ ئەو کەسە شارەزایی هەبێت دەوری خوێند بێت لەسەرەوە اینجا هەڵسێ بە دانانی ئەو سیستەمە بەڵام لای خۆمان ئەتوانین بڵێن نیوە نیوە هەنێکی دەورە وشتی بینیوە هەنێکی هەر ئەوەیە کە لە بازارە دوایرەکان ڕەبتەکات و زۆر شارەزایەکی ئەساسی نییە لەسەر سیستمەکە احتیمال هەیە ینی من حاڵەتم بینیوە و بە کەیس بینیوە کە گرگرتن ڕوویاوە لە سیستمەکەیە بەس ئەو زۆر کەمە ئیلا مەگەر هەڵەیەک هەبێت لە شێوازی دانانەکەی ئەگینە ئەگەر بە شێوازێکی ستاندەردا بنرێت کێشت نییە. واتە تەنها ببینینی باس لە دەور و خول کرد ئەو کەسە ئەتوانێت ئەم سیستەمە بۆیان پرۆژە گەورەیە دابنێت و بەگەڕێ بخات یاخۆت بسپۆر و شارەزای تایبەتی ئەوێت لەمە ئەگەر پرۆژەی ماڵان بێ بەڵێ ئەگەر پرۆژەی ماڵان بێ بەڵام ئەگەر پرۆژەی گەورە بێت کە لەسەر ئاستی پارێزگار و محەطات بە دڵنیایەوە هەموو کەسێک ناتوانێت ئەو ئیشە بکات ئیلا بێت کەسێکی پسپۆر بێت لەو بوارەیە. بەڵێ لە هەرێمی کوردستاندا لەکەیەوە ئەم سیستەمە سەری هەڵداوە تا چەند گرنگی پێدراوە بەکارهێنراوە؟ ڕاستیەکەی وەکو هەرێمی کوردستان من زۆر ناتوانم بە دەقیقی پێت بڵێن بەڵام چونکە ئەتوانین بڵێن لەم لاولا خەڵک بە تایبەت بۆ خۆی هێناوێت ینی ئێمە سوپاس بۆ خوا ینی هەر شتێکە لە جیهانە ئەبێت ئێمە دایمەن دەست پێشخەرین تایە گەر لەسەر ئاستی تاکیش بێت بەس ئەگەر لەسەر ئاستی جیهانیە باسکرێت لە ساڵی هەفتاکانەوە ئەم سیستەمە هەیە بەڵام کە زۆر گەشەی گرتووە لە ساڵ ینی کە پرۆدەکشن هەبوو کە شەریکات ئیشیان تیا کردو بە زۆری لە 2016 تر تقریبا نەتوانین بڵێن زیاتر ئیشی تیا کراوە لە 2010 کەمتر 2016 زیاتر بەرەبەرە ئێستا زۆربەی وڵاتەکان زۆر گرنگی بەم سیستمی وزەی خۆرادەن بەڵام لای خۆمان ئەتوان بڵێم لە ساڵی 2015 لەو دەورانە لەسەر ئاستی تاک بگرە ینی خەڵک هەبووە کە من ئاگادار بووم سیستمەکەی بۆ ماڵی خۆی داناوە لە دەرەوە هێنایەتی خۆی نەسبی کرد. لە ساڵی 2015 یەکسەر پەسەند کرا یاخود لە 2017 پەسەند کرا. حکوومەتی هەرێمی کوردستان ئەویان ئاگادارین بەڕاستی وەکو حکوومەت. بەڵێ باشە ئەی لە خواستی خەڵک بۆ ئەم جۆرە سیستەمە چۆنە بە تەنگەوە بچن یان واتە بەرهەمێنانی کارەبا لە ڕێگەی ئەمستەوە سوودی لێوەرگن لە ڕێگەی وزەی خۆرەوە یاخود هەر پشت بە کارەبای نیشتمانی بەستن. بۆ خۆی لە ڕاستیە بۆچی ئەم سیستەمە هەیە لە ماڵانە ئەگەر باسی ماڵانکەین لە ئەوروپا لە وڵاتە پێشکەوتوەکان بۆچی بەکارێت بۆ ئەوەی ئەو کولفەی کارەبایی کە لە سەریانە کەمتر بکەوێت لە سەریان چکە تۆ بۆ ئەمە وزەیەکی بێبەرامبەرە بەس یەک جار کولفەیەکەکەوێت لەسەر کە دایانی دوای ئەوە هەرچەندێک کارەبای لێوەرگری پارە نای لە مقابلیان بە پێچەوانی کارەبای خۆمانە ئەمە کارەباکە ڕۆژانە بەکارێنین وەحدە سەرفە بێ ئەو وەحدەیە بێ پارە بین لە مقابلیان بەڵام ئەگەر ئەو سیستەمەمان هەبێت هەر چەندە کارەبا لەو سیستەمە وەرگرین هیچ پارێک لەسەر ئێمە ناکرێت تێچێکی تەنەوانی کە بەکارێنن بەڵێ بەس یەک جار تێچوت هەیە بۆ سیستمەکە خۆی دوای ئەوە ئەگەر ڕاستەوخۆ بەکاری بێنیت لە وڵاتە پێشکەوتەکان بۆ شێوە بەکارێت لە هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستان جیایە بۆ چونکە ئێمە کارەبامان بەردەوام نییە و تێچووی کارەباش تا حدێک خەڵک هێشتا هەرزانترە لە مۆلی دە و لەشتی تر لەبەر ئەوە بۆ ئێمە جیاوازە خەڵک کە لێرە بەکاری هێنێن بۆ دوو حاڵەت یان حاڵەتێکە ئەوەیە لە شوێنێکی دوورە دەستە کارەبا نەگەشتوتە ئەو شوێنە یاخود بۆ ئەوەیە کە ئەگەر مۆلیدە و کارەبا نەبێت ئەو بتوانێت وەکو جێگرەوەی ئەو کاتانی کە کارەبانیە و بتوانێت بەکاری بێنێت. بەڵێ کاک فەریدون ئەوەی کە لەسەر شاشە نیشانەدرێت زیاتر ڕەنگی شینە واتە ئەو ڕەنگە دیاریکراوە پێکاتەکەی لە چێ و ئەبێت دایمان لە ڕوبەرێکی ئاوفراواندا دابدرێت. بێگومان ڕوبەرەکەی وەکو باسمان کرد بە پێی حەجمی ئەو کارەبایی کە تۆ پێویستە ڕوبەری پێویست هەر پەناڵی تقریبەن لەم پەناڵانە بۆ ئەمپێرێ زیاتر لەواچە بتوانانی سوودی لێ وەربگرێت دەتر ئەگەر بۆ نمونە تۆ 100 ئەمپێرت بێت لەواچە پێویستی بە 100 پەناڵێک لەو شێوەیەوە با شێوەیەکی
ئامەگەر باسیکەین بەڵام چەند شتێکی تایبەتەیە کە تۆ بێت حساباتی بۆ بکەی بزانانی چەند پەناڵی پێویستە بۆ ئەو سیستمەی کە تۆ ئەتەوێت ئەمە وەکو ڕووبەر وەکو شێوازی پەناڵەکان دوو جۆری سەرەکیمان هەیە جۆرێکیان ڕەش دەرەکەوێت جۆرێکیان ئاومەی لەو شینە ڕەشەکەیان مۆنۆی پێوترێ لە بازار ئەم جۆریان جۆری مۆنۆمان هەیە لەگەڵ ئەفون ئەو ناوی ئەو ئێستا نایەتەوە سەر زمانەوە پۆلی بووبورە جۆری پۆلیمان هەیە ئەمە ئەم شینیان بە زۆری کە لە بازارە پۆلیەکەیە جۆرێک ترمان هەیە مۆنۆیە جیازی ئەو نێوان ئەم دوانە بەس بە ڕەنگ کە ئیبینیت ئەو شێوازی خانەکانی تۆزێک لێوارەکانی ڕێک نییە ینی زاوی نییە پۆلیەکە زاوی هەیە مۆنۆکە ئەو زاوی نییە و لە تەرکیبەیە ئەم ڕەنگێکی ڕەشی هەیە مۆنۆکە پۆلیەکە ئەو شینەیە بەڵێ ئەمانە پێم وا بێ پاتریشیان هەیە باتریەکە چۆن کاردەکە تەمەنی چەنە من بەڕاستی نەویست بچمە سەر باتریەکە چکە باتریش مۆزوعێکی زۆر تایبەتە خۆی بەڵام بەشێکی گشتی بۆیە بینەران لە بابەتەکە باتریەکە وەکو شوێنێکە ئێمە چۆن کە ئەو وزەی کە دەستمانەکەوێت شەرت نییە هەمووی بەکاربێنی لەواچی ئێمە لە ڕۆژە وزەیەکی باشمان دەستکەوێت هەمووی نیوەی بەکاربێنی نیوەکی تری تۆ ئەتوانیت ئیسفادی لێ بکەی خەزنی بکەی بەهۆی باتریەکانەوانێ لە کاتێکا بەکاریبێنی کە تیشکی خۆرەکە نییە ینی باتریەکە ئێمە بەس بۆ ئیسفادی لەکەین ئەو وزەی کە دەستمانەکە ئەو کارەبایی کە دەستمانەکەوێت لە ڕێی پەناڵەکانەوە ڕاستەوخۆ ناتوانین بەکاریبێنین یان زیایە لە خۆمان دایانینە لەناو باتریەکە ئابێ هەر کاتێک پێویستمان بۆ لە باتریەکە دەریەکەین بەڵێ ئەو ئامێرانی جگەلەوانی کە ئاماژەمان پێکرد بەکاردێنرێ بۆ بەرهەمێنانی کارەبا لە وزەی خۆرەوە چین جگە لەو پێکهاتانی کە ئەمیتیا هیچ ئامریکی تایبەتێ جگە لە باتری یاخود تایدا بندرێ بۆیە توانندرێ سیف بکرێت لە شوێنی تر لە ئێستا بۆ ماڵان باتری بەس تەنها باتریمان هەیە بەڵام وەکو پرۆژەی گەورە ئەمە ئەتوانین لە ڕێگەی گەرمکردنەوەوانێ ینی ئەو وزە خۆرە بە گەرمی لە شوێنێکە دا ئەندرێت بۆ نمونە ئەخرێتە ژێر زەویەوانێ لە شوێنێکە بە تانکێکی زۆر گەورە بە حەجمی گەورە ئەو گەرمیە دا ئەندرێت و دیسانەوە وەکو هەمان ئیشی باتریەکەکە تۆ وزەیەکت هەیە وزەکە چۆن تەحویلەکەی خۆی وزە نافۆتێت بەس تەحویلەکرێت لە گەرمیەوە بۆ کارەبا لە کارەباوێتتر بۆ هەشتێکی ترکە ئەتەوێت بەڵێ ئەگەرمانەیە ئەو وزەیە بە فێڕۆنە چێ بتوانرێت بەکاربهێنرێت لە پرۆژە جیاجیەکان لە ئێستادا باس لە کارەبا دەکەین باشە ئەم وزێ ئێمە لەمەیە سوودمان لەگە ڕووناکیەکەی بینی مەبەست لەوێ سوود لە گەرمێکەشی ئەبینرێ بۆ داهات و پلانی بۆ دانراوە بەڵێ هەر ئێستش ینی ئیشی لەسەرکرێت لە وڵاتان زۆر وڵاتەیە ئیش لەسەرەوەکە کە بتوانێت لەسەر ئاستی وڵات کە پرۆژەی گەورە هەبێت تیشکی خۆر وەربگیرێت لە گەرمێکی ئێمە ئیسفادەی لێ بکەین گەرمێکی خزم بکرێت دیسانەوە تەحویل کرێت ئەو گەرمێت تەحویل کرێتەوە بۆ جۆرە لە جۆرەکان بۆ نمونە تۆربایانی کارەبا دروست بکرێت کە بتوانێت ئەو گەرمیە بەکاربێت بۆ بەکارهێنانی تۆربایانی کارەبامان دیسان و جاری کرد دەستکەوێتەوانێت لە ڕێگەی ئەو گەرمیەوانە بەڵێ گەر بێت و لە ڕووی ئەمپێرەوە قسە بکەین وەزان تۆزە ئاماژەمان پێکرد بەڵام زیاتر گفتوگۆی لەسەر بکەین بۆیە لای بینەران ئاشنا بێت هەر ماڵێک ئەتوانرێت چەند ئەمپێر ڕابکێشێ بۆ خۆی محدد نییە بەپێی حەجمی ماڵەکە ئەگەر تۆ ینی مەساحەت هەبێت بتوانیت چەند پەناڵێک بۆ من 36 پەناڵدانی دیان زیاتر دانی بەپێی حەجمی پەناڵەکان وەکو باسم کرد بۆ هەر پەناڵێک تقریبا نەتوانی بەلایانی کەمەوە سوود لە ئەمپێرێک وەربگریت ئەگەر وزەی خۆر هەبێت لێک ئەمپێر بەڵێ ینی بۆ هەر ئەمپێرێک دەتوانی پەناڵێک دابنیت یعنی ئەمە بە شتێکی تەقریبیە چونکە خۆی ئینە بەڵام گەر بۆ نمونە تۆ مەساحی ماڵەکەت بەشی 16 پەناڵکە و کاتەی ئەنی ئەتوانی بڵێ 16 ئەمپێر بە این ئەتوانی ئیسفادی لە پیکاتی خۆر واتە بەپێی ڕوبەرەکە و دانانی ئەم سیستەمە سۆلارە تێیدا باش بەدەمەوە هاتنی کۆمپانیاکان لە هەرم تا چەندە بۆ ئەم سیستەمە وەکو لە پێششیە باسم کردانی زۆر باشە خەڵک بە ئام پێی باشە و شتێکیشە سوودی هەیە بەڕاستی سوودەکەشی ئەوەیە کە باسم کرد ئەگەر کارەبا نەبێت تۆ توانین لەم کاتانە یان خۆت ئەگەر بۆ شوێنێکە کارەباکەی زۆر بکەوێت لەسەری بۆ نمونە مۆلی دەی هەیە یان بە جۆرە لە جۆرەکان شتێک نییە کە بتوانێت تەعویزی ئەوە بکاتەوە توانێت سوود لەم موزەی خۆرە وەرگێت بەڵێ دەتوانین لە ئێستادا بڵین پێشەنگترینە بۆ بەرهەمهێنانی کارەبا لە ئێستادا نەخێر چونکە بەڵام پێشکەوتنێکی زۆر باش بەخۆیەوە ئەبینێت لەسەر ئاستی جیهانە و مستەقبەلیش بۆ ئەوە تا چەند لە دەرەوە ئەم جۆرەستەمە هێندرە بۆ هەرێمی کوردستان زیاتر لە چ شوێنێکەوەیە بە زۆری ئەوەی کە ئەگادارم بۆ هەرێمی کوردستان لە سینەوەیە چونکە هەرزانترینیانە بەڕاستی و کوالیتیشیان تایە باشە و تیاشانە کوالیتی بە زۆر باش نییە
بەڵام بەعام لە هەموو شوێنێکەوە بۆمانێت یعنی ئەوە نیە بڵێ شوێنێکی تایبەتەوە بەڵام ئەوەی کە بە زۆریەت لە سینەوەی لە سینەوە یان ئەڵمانیا لە سینەوە ئەڵمانیاش هەیە بەڵام ئەگەر ڕێژەکە باسکەن ڕێژەی زۆرێکی لە سینە واتە لە ئێستادا بەبوو پێشەنگ و زۆر بەکارهێنران دادەندرێت لە ئێستاە خۆی بەڵێ بەڕاستی ژێک شتێ ئاماژی پێ بکەم ئەوانی کە لە ئەڵمانیا و لە ئەمریکا و لە وڵاتەکانی هەمووی سێڵەکانی هەر لە سین دروستەکرد یعنی ئەوەی خۆیان دروستیکەن لەوێ ئەوان بەس کۆیەکەنەوانێ و شێوازی کوالیتیەکەی فەرقی هەیە ئینا هەمووی ئەوانیش هەر لە سینەوە سێڵەکانیان بێت کوالیتەکەی جیاوازیەکی تیا دەکرێت ئەگەر بەدڵنیایی کوردستان ئەو پەناڵانە کە دروستەکری لە چەند بەشێک پێگێت لە یەکەم جار لە چەند سێڵێک پێگێت لە ناو ئەو یەک ئەبەسترێتەوە بەیەکەوە بە گێنەر شێوازی گێنەرەکە دەوری هەیە شێوازی لە حیمکردنی ئەو سێڵانە بەیەکەوە کە من پێڵەن کاوێکردن ئەو تەبەقانی کە لە ژێر سێڵەکانە دانرێت لەسەر و سێڵەکەەوە دانرێت تەبەقەی بەرگریەکان هەمووی ئەمانە دەوری هەیە بۆ مانەوەی تەمەنی ئەو پەناڵی کە هەیە ئەو پرۆژانەی کە لە هەرێمی کوردستان ئەنجام دراون زۆر بەکارهێنەری ئەم جۆرە سیستەمان واتە تەنها پشت بەم جۆرە سۆلەرانە ئەبەستن یاخود کارەباکانی تریش پشتی پێبەستن وەکو پرۆژەی بازرگانیەکانیان معامل و ئەو شتانە لە ڕاستیە ناتوانرێت لە سیاسە سوودی لێ ببینرێت بەڵام توانرێت بەپی مەساحەی کە لە بەردەستیان بۆچی ناتوانرێت لە سیاسە سوودی لێ ببینرێت چونکە مەساحەیەکی زۆری پێویستە لە ئێستاە بۆم ئەگەر پرۆژەیەک بێت قوتابخانەیەک بێ نەخۆشخانەیەک بێت ئەگەر بەپێی دقیقیش نەبێت هەر بەشێکی گشتی چەند ئەمپێری ئەوە ئەگەر ئەوە ئەکوێتەوە سەر مەسەلەکە لە چیە لە سیستمی گەرمی و ساردی چونکە ئەوەی کە زۆر کارەبا سەرفەکەگەر بەس تەنها گڵۆب و تەلەڤزیۆن و سەلاجە ئەو شتانە بێت بە دنیایەوە بەشیەکات بەڵام کێشە سەرەکیکی ئێمە بە عام لە ماڵانیشە ئێمە کارەبا بەکارهێنین بۆ گەرمکردنی ئاو لەگەڵ فێنکردنەوەی و گەرمکردنەوەی ماڵەکانمان کە ئەوە سپلیت بەکارێت بە زۆری لەگەڵ بۆیلەرە ئەمانە کارەبایەکی زۆریان ئەوێت ینی بە نمونە ئەگەر بۆیلەر باسکەین ئەگەر 2000 واتی کەمەکەیان هەیە 4000 واتە لە ماڵەکە لەواچێ 2 بۆیلەر 3 بۆیلەری تیاوێگە باسی ماڵکەین اینجا ئەگەر باسیش ئەو شوێنە گشتیانەکەین بە تەکید زۆر زیاتری تایە ئەمانە ئەمپێریەکی زۆریان ئەوێت ئەم ئەمپێرە زۆرە مەساحی زیاتری ئەوێت لەبەرەوە لە ئێستا ئەگەر بۆ سیستمی گەرمی ساردی بەکارنێت لەگەڵ بۆ گەرمکردنی ئاو ئەتوانی بەشی بەشەکانی تری بکات بەڵێ ئێستاڵانەی لای بەشێک لە بینەران بیانێ ئەم سیستەمە بەکاربهێنن ئەگەر بێت و بۆ ماڵێک بێت چەند ئەمپێری ئەوێت تەنها پێداویستەکانیان هەڵکەن لەو ماڵە کارەبایش پێ بکەن وەکو باسم کرد ینی شتێک نییە بڵێم من تەحدیدی کەم بۆ ماڵەکە چەند ئەمپێری ئەوێ بەڵام ماڵەکە ئەکەوێتە سەر ماڵەکە چەندی کارەبای پێویستە بە عام لای ئێمە ئەگەر باسی بۆیلەر و نەکرد ئەوانە تقریبان بە 3 ئەمپێر تۆ کێشت نابێت ینی بەلای کەم و 8 پەناڵت هەبێ زۆریشی زیای بوو 8 پەناڵ هەبێ لە ماڵەوە 8 پەناڵەکەش تقریبان ئەتوان بڵێم 8 مەتر دوو جایەک لاوەچێت 10 مەتر دوو جایەک بەڵێ زیاتر لە ماڵەکان یان لە پرۆژەکان لە ڕوبەرێکی بەرفراوان یان لە ماڵەکان لە سەربان دادرێت هەر ئەبێت لە بەرزایی دامدرێت ینی ئەتوانرێت لە ڕوبەرێکی بچووکا دامدرێت شەرنیە لە هەموو شوێنێکە کە تیشکی خۆر زۆرترین خۆی سەبەکەش چییە جاری وایە بە مەیلان دانرێت و ڕوەکرێتە شوێنێکە بۆی زۆر لە ڕۆژە زۆرترین کات خۆر بەریکەوێت مەبەستەکەەوەی بۆی زۆرترین کات تۆ لە ڕۆژەکە بتوانانی کارەبای لێوەرگیت لە ڕۆژەکەدا ئەی لە شەوانجەکە لە شەواندا باتریەکەی بە ڕۆژە ئێمە چونکە ئەم پەناڵانە ئەوە نییە خۆی کارەباکە خەزمکە ڕاستە و خۆ ئەو کارەبایی بەدەستی هێنێت کات ئینێرێ بۆ ماڵەکە ینی هیچ ناتوانێت لای خۆی هیچ کارەبای غەزمکە تۆ ئەو کارەبای گەپتوێ غەزنیکەی بێت لە باتریەکان نابێت لە باتریەکانش لە شەواندا بەکاردێن لە باتێتە هەر کاتێک کە بتویان ئەتوانی جاری وایە بۆ من پەناڵەکان بەشی 10 ئەمپێرم هەیە باتریەکان فول شەحنە باتریەکان ئەتوان 12 ئەمپێرمەوێت 2 ئەمپێری لە باتریەکان وەرەگرێت توانم وا پرۆگرامیکەم یەکەم جار لە پەناڵەکان کارەبا وەرگرێت کە پەناڵەکان بەشی داواکاری منی نەکرد ئیسفادە لە باتریەکانیش بکات ئەو پاترە تەمەنێکی دیاریکراوی هەیە بۆ نەبووترێتەوە ساڵ بوەستێنرێ بەڵێ باتریەکان زیاتر تەمەنیان ئەگەر بگو تەمەنی خۆیان باسکرێت هەیەە 10 ساڵە 5 ساڵە 6 ساڵە بەڵام مشکلەکە لە باتریە دەورانی چارجین و دیسچارجینەکە ینی شەحنکردنەوە و تەفریقکردنەوەی شەحنەکەیەتی هەر جارێک ئەوە تەمەنێکی ئەڕوات بۆ نمونە باتری هەیە 150 جار ئەتوانی تۆ شەحنی کردی 150 ئەگەر ڕۆژی یەک جاری جوایەکانی 150 ڕۆژ تۆ تەحملەکە 150 ڕۆژەکە ینی 6 مانگ بکات
باتری وا هەیە بۆ شێوە باتری وا هەیە دەورانی 6,000 یعنی بەلایانی کەمەوەگە ڕۆژی جارێک بێت ئەکەوێتە 10 ساڵێک دەتوانانی ئیسفادەی دەکەی زیاتریش 20 ساڵ دەتوانانی ئیسفادەی واتە تەنها لە شەحنکردنەوەی ئەو باتریە جیازی هەیە لە نێوان ساڵەکەم بوو باس کرد 10 ساڵ بێ 6 ساڵ بێن مواصفاتی باتریە کوالیتی باتریەکەی و شێوازی باتریەکە باتریش ئێستا دوو جۆری سەرەکی هەیە باتری ئەو باتری احتیادی وشکانەیە کە لە بازاڕە هەیە و 12 ڤۆڵتی 100 ئەمپێر هەوارە باتریەکی تر هەیە کە ئێستا زۆر پەرەی پێدرێ لیسیۆم ئەوانی کە لە سیارەش ئێستا لە سیاری کارەبایەکانە بەکارێت باتری لیسیۆم زیاتر ئەتوانێت ئەو دەورانی زۆرترە ینی هەیەە ئەچێتە 3000 4000 5000 6000 دەورە ینی 6000 دەورە ئەگەر لە ڕۆژێکە دەورەیەکیش بەکاربێنێت ئەگەر ئێمە بڵین 3000 دەورە بێ بەشی 10 ساڵەکە بەڵام بە ئەم باتری جگەلەوە ئەگەر دەورانەکەشی تاوانە بێت تەمەنی هەیە بۆ مناڵێ ئەم باتریە ئەگەر لە دەرەجەی حرارەتی 25 بێت لە بۆ ماوەی 10 ساڵیان 15 ساڵ لایف تایمی پێوترێت ئەو باتریە توانی ئیسفادی لێ بکرێت هەر جۆرە باترێک بێت توانرێت بۆ سیستەمی سۆلار بەکاربێت خۆی وەکو نەزاری بەڵێ بەڵام بە عملی و کە کەسێک و پارەی تیا سەرفەکە ئیسفادی لێ بکات نەخێر ئەوەی کە هەیە خۆی باتری هەیە خاص بۆ سیستەمی سۆلەر لە مواصفاتی باتریەکە ئەنووسری ئەم باتریە بۆ چەند ئیش ئەتوانێت بەکاربێنێ یەکێک لەو مواصفاتانە بێت بنووسرێکە بۆ بە سۆلەر بەکارێت بەڵێ زۆر سپاس بۆ کاک فەریدون فەرەج ئەندازیاری کارباس فازوزانیارەکان بۆ ئامادەبوون سپاسانە میوادارم سوودی هەبوو بێت بەڵێ